ئەمڕۆ کەشتیەبار هەڵگرەکان لە سەرانسەری جیهان بەرەو ئەستەمبول دێن بەڵام 100 ساڵ بەر لە ئێستا کەشتی جەنگی هاوپەیمانان دەهاتن بۆ ئەوەی شکستێکی شەرمەزارانە بەسەر تورکیادا بسەپێنن لە سەردەمی ئیمپراتۆری عوسمانی کاتێک کە هێشتا تورکیا دەیەوێت لە بیری بکات. ئێمە وای بە باش نازانین کە یادی سەرەتا و کۆتایی جەنگی جیهانی یەکەم بکەینەوە لەبەرەوەی ئەمە بە بۆنەیەکدا نانرێت کە پێشکەوتن و هەلێکی باش بۆ وڵاتەکە بێنێت. ئەوە تەنها شەرمەزارکردنی ئەستەمبول نەبوو کە داگیرکرا لەگەڵ بەشێکی زۆری وڵاتەکە بەڵکو ئەو شکستە کۆتایی هێنان بە ئیمپراتۆری عوسمانی نیشاندا و دۆڕانی ناوچەیەکی بەرفراوانی بۆ بەریتانیا و فەڕەنسا کە سەرنجام بوون بە سووریا و عێراق لە ڕۆژگاری ئەمڕۆدا. ئێمە گەلێک میراتمان لە جەنگی جیهانی یەکەمەوە بۆ بەجێماوە کە هێشتا کاریگەری بەسەر کولتوری تورکەکان و کاروباری سیاسی تورکیاوە هەیە. لە تاسان و لە دەستدانی ئیمپراتۆریەت من دڵنیام دەستەواژەی سێڤرت بیستووە ترسی لە دەستدانی وڵاتێک و ترسی دەورەدانی وڵات لەلایەن دوژمنەوە جا بەردەوام ئەو شێوازە لە خۆ دەگرێت بۆیە خەڵک جیرۆدەی ترسی لە دەستدانی نیشتمان دەبن. هەموو تورکێک فێری ئەوە دەکرێت کە چۆن ئەتاتورک دامەزرێنەری کۆماری تورکی بەرگری لە دابەشبوونی تورکیا کردووە لەلایەن هێزەکانی هاوپەیمانانەوە دوای جەنگی جیهانی یەکەم بۆ ڕێگەگرتن لە لەدەستدانی ناوچەی زیاتر لەژێر ڕێکەوتنامەی سیڤەردا. ڕەجەب تەیب ئەردۆغان کە ڕەگ و ڕیشەی ئیسلامی و نەتەوایەتیدا دەکرێت ڕێبەری زیندووکردنەوەی خولیای هاونیشتیمانانە بۆ سەردەمی عوسمانیەکان هەروەها نوێکردنەوەی یادی لە دەستدانی خاکیانە. شەڕەکان لەگەڵ سووریا و عێراقی دراوسەیدا کە خاکی بەشێک لە ئیمپراتۆری عوسمانیەکان بوون بە تێڕوانینی هەندێک لە تورکەکان ئەوە هەلێکە بۆ گێڕانەوەی ئەو مێژووە ناداتپەروەریە. ئەمڕۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئاڵۆزیەک بەخۆیەوە دەبینێت تەنانەت کە باس لە گۆڕانی سنوورەکانیش دەکەن کە تورکیا وای دەبینێت دەرفەتێکی پێدەدات بۆ ڕاستکردنەوەی ئەو زوڵمانەی لە دوای جەنگی جیهانی یەکەمدا ڕوویانداوە لەو ناوچانەی بازووی خۆی نیشان بدات و ئەو ناوچانەی سەر بە سنووری تورکیان بیانگێڕێتەوە بەڵام ئەوە خەونێکی دوورە. سوپای تورکیا لە عێراق و سووریایە لە سووریا ناوچەیەکی زۆر لە ژێردەستی تورکیادایە وەک بەشێک لە جەنگی دیش بە داعش و هێزە کوردیەکان. لە ناوچەکانی پێشووی ئیمپراتۆری عوسمانی تا ئەو کاتی هێزەکانی تورکیا دەمێننەوە ئەو پرسیارە دێتە ئاراوە ئاخۆجێگیربوونی ئەنقەرە گەڕانەوەیەک نییە بۆ تەواوکردنی کارە تەواو نەکراوەکانی ڕۆژانی ڕابردوو لە کاتی جەنگی جیهانی یەکەمدا.